بۆ قسەکردن لەسەر دەستپێکی یاخود یەکەم قۆناغی دەستپێکردنی پرۆسەی ئەنفال کە لە 22 شوباتی 1970 لە دۆڵی جافایەتی دەستی پێکرد لە سنووری پارێزگای سلێمانی خۆ قوربانیانی ئەو دەڤەرە تا چەند لەلایەن حکوومەتی عراقی قەرەبوو کراونەتەوە یاخود قەرەبوو دەکرێنەوە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز ئەدیب لەتیف بەڕێوەبەری گشتی کاروباری ئەنفال کراون و شەهیدانی سلێمانی بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت کاک ئەدیب سڵاوت لێبێت ئەمە 35 ساڵ بەسەر ئەم پرۆسەی ئەنفالەدا تێدەپەڕێ لە دۆڵی جافایەتی تا ئێستا حکوومەتی عراقی قەرەبووی قوربانیانی ئەو دەڤەرەی کردوتەوە. سڵاو لە بەڕێستان، درود لە گیانی پاکی شەهیدان و ڕەحمەت لە گۆڕی جنۆسایدکراوان بەداخەوە لەگەڵەوەی کە لە دەستوریشە ئاماژەی پێکراوە بە مادەیەکی زۆر جوان داڕشتێکی زۆر جوانی بۆ کراوە تا ئەم دەقەی کە من و جەنابەت قساکەین سەرجەم ئەو قۆناغانەی کە بڕیوێتی و کە لە راپۆرتەکەی بەڕێستانە ئاماژەی بەیە ئەنفالەکان هینی ئەو سنوورانەی کە باسمان کرد و قۆناغی یەکەمیان کە دۆڵی جافایەتی و دەوروبەرێتی نەخێر لەلایەن حکوومەتی عێراقیەوە هیچ قەرەبوویەکی مادی و معنەوی نەکراوەتەوە بۆ خانەوادەی جنۆسایدکراوان، نەک هەر سنووری دۆڵی جافایەتی دەوروبەری بەڵکو هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش کە پرۆسەی ئەنفال و پرۆسەی کیمیاباران و پرۆسەی ڕوخان و پرۆسەی گواستن و ئەوانش کە ڕووی داوەتایە بەداخەوە هیچیان نەکراوە. باشە لە کاتێکدا کە بەپێی دەستور پێویستە حکوومەتی عراقی ئەمە بکات بەڵام نایکات هۆکارەکەی چییە کە نایکات ئێوە دەزانن؟ وڵای ئەوە ئەتوانین ئێمە کۆمەڵە گرفت هەیە، ینی مەسەن کە تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقیەوە نەتوانراوە ئەو کارانە جێبەجێ بکرێ لەگەڵ ئەوەی کە ئێمە وەکو وەزارەت راپۆرتێکی تێروتەسەل و مەزەندەش کراوە بە زیانەکانی خانەوادەی جینۆسایدکراوان و ئەو ناوچانەی کە بەرکەوتووە، بەڵام بەداخەوە هیچ قەرەبوویەک نەکراوەتەوە. چەندین جارێک لەلایەن وەزارەتمان و لەلایەن پەرلەمان داوا کراوە لە حکوومەتی عێراقی لە ڕێگەی نوێنەرەکانەوە لە ڕێگەی وەزارەتمان و چەند جارێک سەردانی بەغدا کراوە بۆ پرۆسەیە، بەڵام هەر جارە و بە شێوازێک لە شێوازەکان جێبەجێ نەکراوە. ینی وەڵامەکانی ئەوان چی بۆ ئێوە کە راپۆر دەنێرن وەکو وەزارەت باست کرد کە حکوومەت لایەنەکانی دیکە پەرلەمان کە راپۆر دەنێرن داوا دەکەن قەرەبوو بکرێنەوە، وەڵامی حکوومەتی عراقی لە بەرامبەردا ئەوە چی دەبێت؟ ینی وەڵام دەداتەوە یان بێدەنگ دەبێت؟ وەڵامەکانیان نەرینی بووە ئەگەر وەڵامەکانیان نەرینی بۆ نایانتوانیوە هەتا ئەو بڕگانی کە لە دەستوری شاهەیە جێبەجێ بکرێ. بەداخەوە ئێمە خۆمان نەزانانی ئێستا لەگەڵ ئەوەی کە لە حکوومەتی هەرێم وەزارەتێکێ بە ناوی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوانەوە، لە حکوومەتی مەرکەزیش دەستگایەکەیە بە ناوی دەستگای شەهیدەوە کاروبارەکانی سنووری خۆیان تێپەڕێنێ و جێبەجێ کات و ئەمانە هەتا جیاوازیشیان کردووە. نیان ئێمە داوای ئەوشمان کردووە لە ڕێگەی وەزارەتی خۆمانەوە لە ڕێگەی حکوومەتەوە بە فەرمی داوا کراوە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە کە بتوانین هەر نەبێ موچەکانمان هاوتای موچەکانی ئەوان لێ بکەین و لەو بودجەی سیادەی کە دابی نەکرێ بۆ دەستگای شەهیدی عێراق کە خانەوادەی شەهیدانی ئەوێ سوودمەندە بن لێ ئێمەش سوودمەند بین لێ، هەروەکو کە باسم کرد شەهیدانمان هەیە، زیندانیانی سیاسیمان هەیە، بەرکەوتێکیشمان هەیە، بەداخەوە هیچی ئەمانە جێبەجێ نەکراوە هەر جارە و بە شێوازێک و وەڵامەکانیشان تا ئەم دەقەیە کە بە فەرمیش نەگەشتۆ بەدەستمان کە بڵێ بەڕازیبوون و جێبەجێکردنی مادە دەستوریەکان لەگەڵ هەوڵدانی بەردەوامی ئێمە وەزارەتیشمان و ئەوانە، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو بڕگانەی کە هەیە. باشەمە لەسەر ئاسینێ خۆی ینی نەزانین عەفوم کە ئێوە بەپێی یاساکان بەڵێ فەرموو تکایە بەڵێ فەرموو بەردەوام بە بەپێی ئەو بڕیارانەی کە لە دادگای باڵای تاوانەکان ئەو بڕیارانەی کە لە دادگای باڵای تاوانەکان دەرچووە لە عێراق هەموو ئەو کەیسانە بە جینۆساید دەرچووە بڕیارەکان لەسەری کە ئەبوایە قەرەبووی مادی و معنەوی بکرێتەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە، بەڵام بەداخەوە ئەو بڕیارانە شیشی جێبەجێ نەکراوە کە لە پەرلەمانی عێراقیش دانی پێدانراوە لە دادگای باڵای فدرالیش ئەو کەیسانە هەمووی اعترافی لەسەر کراوە بۆ بە بەڕگەیەکی یاسایی و بەڵگەیەکی یاسایی لەسەریان، بەڵام بەداخەوە تا ئێستاوانە هەر جێبەجێ نەکراوە هەر بۆ زانیاری بەڕێزیشتان. باشە ئەمە کە بەم شێوەیە ئێوە راپۆر دەنێرن و کتاب دەنێرن و وەڵام نادرێتەوە دوجار دەگەنە چه ئەنجامێک ئایا ناگاتەوەی کە بتانەوێت سکاڵا تۆمار بکەن؟ سکاڵاتان تۆمار کردووە تا ئێستا؟ ئێمە وەکو وەزارەتی خۆمان فەرمانگەی خۆتەزانی بەڕێسانەزانن ئەمانە هەموو لە ڕێگەی ئێمە وەزارەتێکمان هەیە پێڵەن وەزارەتی کاروباری شەهیدان ئەم ئیشوکارانەی ئێمە هەموو پەیوەندەکانمان لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی
پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو شوێنانە قۆناغەکانی دوای ئەمە ڕەنگە ئیتر وەکو بەڕێزت ئاماژەت پێ بیر لەوە بکرێتەوە کە ئێمە داوا بکەین لە ڕێگەی سکاڵاوە ئەو مافانە وەربگرین وەلو ئێستا چەند ڕێکخراوەکەن ئەوەی من ئاگادار بم ئێستا ئەوان دەستیان کردو بە وروژانی ئەو سکاڵانە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بۆ ئەو مەبەستەی کە جەنابەت ئاماژەت پێەیە چونکە هەم بەپێی دەستور ئاماژەی پێدراوە و هەم بەپێی ئەو بڕارانش کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە دەرچوون ئەوانە هەمووی ئەترافی پێکراوە کە پێویستە قەرەبووی مادی و معنویش بکرێنەوە بەپێی بڕارەکان بەڵام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراون. بەڕێز ئەدیب لەتیف بەڕێوەبەری گشتی کاروباری ئەنفال کراوان و شەهیدانی سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵم بووی ماندوو نەبی کاگەدیب.